کاکە عالەمەکەیان دوو بەدا بە شوو هەمیسان کێ وای کرد کێ وای کرد من و تو وامان کرد ئەگە خۆمان تەوقیعمان نەکردایە بەسەرمان هات من لە فەیلاقم واتە لە فەیلاق ڕەت بوو چێشەکەەوە هات واتە پارتیەشێتی وایان کرد ئەی خۆ من جوام نەکرد باش جانشی مامنوتم بۆچێچن بۆ لەکوێ هاتون وەڵا ڕیفرانمۆن ما کرد بۆیە ڕیفرانۆ ما کرد بۆیەوە بالات تێگەی تێگەی دەستان خۆش بێ بەڵێ خۆشەویستان وا دیارە و خەڵکە دانوێ ئەو ناوچانەی کە شەڕی لێیە چۆڵ بکەن بەرەو ناوچێشی ئامان و هادە بەڵام هەمویان دانوێ قسە بکەن بزانم هەموو عالەم و دی ڕفراندۆم مەکە کردی و ئەوە شەقەکەیە خۆین دەرەنجامی ڕفراندۆم بوو ئەمە دەرەنجامی ڕفراندۆم بوو بەڵێ کوێ هاتی تۆ هەر لە کەرکووکمەوە ڕووی نازانین بۆ کێشەجی خۆشمان نازانین بەڵێ دەست خۆش بێ بەڵێ من هەوڵ دەدەم لێدوانی تر وەرگرم ئەوانەی کە دانوێ شارەکە چۆڵ بکەن وا دیارە لە ترسی سەر و ماڵیانە هەردوو حەزبەکە پارتی وێجێتی کەرکووکیان فرۆشت وەڵا فرۆشتیان ئەوان فرۆشتیان ئەمە حاڵ کووردە بەڵێ وا دیارە هەموو دڵیان پڕە چاویان پڕ فرمێسکە بۆ کەرکووک بۆ دڵی کوردستان ئەوان دەڵێن یەکێتی پارتی ساڵانێکی زۆرە کوردایەتیمان پێفرۆشنەوە ئەوان بازەوە دەکەن کەرکووک قودسی کوردستانە بەڵام ئەمڕۆ کەرکووکیان فرۆش بۆیە ئەوان دڵیان زۆر پڕە تۆ وەکو گەنجە قسەت چییە؟ ئەفوان ببوورە ناتوان قسە لەکوێ هاتووی؟ لە کەرکووکین لە چ گەڕەکێک؟ لە گەڕەکی ئازادی ئەچی بۆ کوێ؟ ئەڕێم بەرەو چەڵچەماڵ بەڵێ دەستەکان خۆش بێ هەوڵ دەدەم بەردەوام بم لە وەرگرتن لێدوانەکان تۆ لە چ گەڕەکێک هاتووی ئەچی بۆ کوێ؟ لە ئازادیە چوومە سلێمانی بۆچی ئەچی بۆ سلێمانی؟ وەڵاو کەو خەڵکە پێت وایە ئەمان نەماوە لەم شارە؟ ئەگەر ما بێ خەڵک ناڕوات چێ وای کرد ئەم شارە خۆت باشە زانی چی وای کردووە خۆت باشە زانی دەستەکان خۆش بێ بەڵێ هەوڵ دەدەم بەردەوام بم ئێوە بۆ کوێ چن خاڵۆ؟ وەڵا هەروە ڕۆین بۆ کوێچین لە چ گەڕەکێک هاتووی تۆ؟ لە کەرکووکە هاتینە دەستەکان خۆش بێ بەڵێ تۆ نانە بەزەوە نالێم بەفریش بۆیە ئەوە بە 2 ساعت ناتاوایەوە زۆر عیبە بۆیان لە کوێ هاتووی لە کەرکووکە هاتووی بەس ئێوە وەک ئێمە تەسویرەکەم بڕۆ مەسوولەکانش تەسویرکەنەوە چۆن ڕایانجێ چێ وای کرد ئەم کەرکووک تەسمیرکات عقابی نازای چێ وای کرد من وام لێ کرد خۆ دەزای چێ وای لێ کرد من یعنی من براکەم فرۆشترا کۆرە فرۆشتیان ئەم لە فرۆشت بەڵێ هەموو شاریان بۆ بەجێش وەڵا پێش بەگای کێ بەجێش بۆچی بەجێش وەڵا لە چ گەڕەکێک هاتی تۆ لە بارودخانە بۆچی ئێستا دژی عێراق لێیە وەڵا لەنگە چوتە لای قەڵاو ناو شار نازانم نەمدیوە چ هێزە کوردەکان ئێران چۆن هەر خۆبەخشە دەستەکان خۆش بێ بەڵێ هەوڵ دەدەم بەردەوام بم لە وەرگرتنی لێدوانی ئەو هاوڵاتیانی کە دانوێ ئەم شارە بەجێ بێنن چونکە ئەوان دەڵێن ئەوەی ئەم شاریان چۆل کردووە تۆ بۆ کوێ ئەچی خاڵۆ وەڕاکن کاکە بۆ چۆڕووی لەبەرەوەی ئێمەیان فرۆشت خەڵکی کەرکووک یەکێتی پارتی هەمیان ئێمەیان فرۆشت بەڵام زۆر بەداخەوە کەرکووکە گەعاری بەخۆی بێزاریکە ڕوو لە پارتی یەکێتی ناکە بەڵێ هاوڵاتیان هەموو دڵیان پڕە ئەوانیشیەکەی قەڵاسەوزەکە فرۆشرا ئەمانە هەموو دەڵێن یەکێتی پارتی بوونە هۆکاری سەرەکی بۆی کە کەرکووک تەسلیم کرێ ئەوە بۆ کوێ چن وەڵای ئێمەش خۆمان نازانین بۆ کوێچین بۆچی ڕاکەین ڕاکەین لە شەرەفمان ڕاکەین کەسێک نییە شارەکە بپارێزیە چێ وای کرۆ شارە وای بەسەر بێتن چ حیزبێک بوو چ لایەنێک بوو لایەن هەمووی کاچێ نەبوو بەس پێم ڕێکێ نەبوو هاوارمان کرد وتمان ئەمە ڕاست نییە ئەکرێ ئەمە ڕاست نییە ئەکرێەوە حاڵەکەی کە بوو بە ڕاستی هەمووی ڕای کرد واتە دەرەنجامی ڕفراندۆم بوو ئەمە چیت ئەی چییە؟ بەڵێ دەستان خۆش بێ